خۆشەویستان بەردەوامە بین لەگەڵتان لە یەکێکتر لە تەوەر و گفتوگۆکانمانە بێگومان گەنجانی کورد هەمیشە کە بەشداری هەر پاڵەوانێتیەکەن بە پلەیەکی باشەوە دواتر دەستکەوت بەدەستێنن. ئەمڕۆ گەنجێک ئەگەرچی هەندێک گرفتی تەندروستیشی هەیە بەڵام توانێتی بەشداری یەکێک لە پاڵەوانێتەکانی لە جوانی بکات. ئەمڕۆ ئەو گەنجە ئەزیزە لەگەڵ ڕاهێنەرەکەیە لە ستۆدیۆ ڕۆژێک نوێ لامان ئامادەن. هەرێک لە بەڕێزان مامۆستا ڕێکەوت فازڵ وەکو ڕاهێنەری لە جوانی و کاکە شکار عومەری پاڵەوانیش ئەمڕۆ لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ. سڵاوتان لێ بێ و زۆر زۆر بەخێر بێن. بەخێر بێن سەرچاو بەخێر بێن. مامۆستا سەرەتا لە بەڕێستەوە دەست پێ بکەم باسی ئەومان بۆ بکە با بزانین کاکە شکار بەشداری چ پاڵەوانێتیەکی کردووە کە مەگزانیاریمان لەسەر پاڵەوانێتیەکە پێ بم. بەڵێ سپاسدانەکەین بۆم چاوپێکەوتنە. کاکە شکار لە دوای کەرەنتینەوە لای من دەستی کردو بە وەرزشکردن. باشە. ئەگەن پێشتر جەستەیەکی ناڕێکی هەبوو دروستکردنی ماسوولکە شتێکی ئاسان نییە. ڕاستە. چەند ڕاهێنەرێکیش پێشتر لە هەمان کەناڵە لای جەنابتان ئاماژەم پیاوە دروستکردنی ماسوولکە ناڕەحەتێک خۆی هەیە بەردەوامبوونێکی باشی ئەوێت. کاکە شکارە لەگەڵ مامۆستازانە زۆر سپاسێکین لێرەوە لە پەیوەندیم پێوە کرد و هاوکاری کردین کە بەشدار بێ بە نمایشێک لە پاڵەوانەتی سیستێمانی و دەوروبەری. بەڵێ. بەنادی ڕۆژی و پارە ئۆلۆمپی عێراقی ناساندین دەستگیرویەکی باشی کاکە شکاری کرد. لە دوای ئەوە نادی ڕۆژ پشتگیری خۆیان دەربڕی و پاڵەوانەتی یونیفرێسە بوو لە شاری سیستێمانی کە وعد وا بوو لە دووبێ بکرێ. کاکە شکار بە نمایشێ بەشدار بوو. باشە. مەدالای ڕێزلێنان پێبەخشی لەلایەن سەرۆکی ئیتیحادی عێراقەوە. یەکەم جار بوو بەشداری ئەم پاڵەوانێتی بکا کاکە شکار؟ پاڵەوانەتی سلێمانی بەڵێ بە نمایشێک. ئەم پاڵەوانێتتر پاڵەوانێتێکی نێودوڵەتی بوو لە دووبەی ئەکرا هێنانە شاری سلێمانی لە زانکۆی سلێمانی کرا. بەڵێ. تر بووە جێی سەرنجی میدیاکان و کەناڵە عێراقیەکان و ستافی ئیتیحادی عێراق بەڕێز دکتۆر فایس. لە هەمان کاتە سوپاسی کاکسەدار ئیسماعیلەکەین کە خەڵاتێکی تایبەتی پێبەخشی. باشە. سەرەتای دەستپێکی وەرزشی کاکشکار چۆن بووە؟ بەڕێستان لە چەند ڤیدیۆیەکە باز لەواکەن کە لە دەروی هۆڵەکە بینەری ناو هۆڵەکە بۆ پاشان بەڕێستان داوەتان کردو بێتە ناو هۆڵەکەەوە و دەستکا بۆ وەرزش و باسێکی ئەو ئاسنگانم بۆ بکەی کە لە سەرەتاوە بەڕێستان لەگەڵ کاکشکارە کە بۆ دەستپێکی وەرزەکاتان بووە. کاکە شکار کە بینیم من چەند ڕەفیقێکی خۆی هاتبوون بۆ وەرزشکردن بۆ لای من. زوو چنە بەر جامەکە سێریانەکەریان و هێشتا نەڕۆشت وەستاوە وتم چیە؟ وتی ڕەفیقێکمانە نەخۆشە توانای ڕۆشنی زۆر کەم بوو چەند هەنگاوێ توانی بڕواکرد چون وتم بیەنە سەرۆکە هێنایەن وتم حەز لێ وەرزش ئەەکەی لەگەڵ منە. وتی بەڵێ. تر لە سەرەتای دەستپێکردنی و خۆم دەستگیرێکی باشی بووم هاوکاری بووم تەنانەت ماڵۆشیان ئاگان لێ نەبوو کاتۆ بەلای من بۆ وەرزشکردن هەتاوەکو گەیشتە ئەوەی وردە ڕۆشتنی ڕێک بووە هەموو شتەکانی ژیانی گۆڕانکاری بەسەرا هاو. لە هەمان کاتە خەڵکی پێنجوێن خەڵکێکن دەستگیروایی کەسانی پێداویستی تایبەت زۆر زۆرەکەن وەکو شوێنەکانی تر نییە بێتە جێی گاڵتە پێکردن و ئەم شتانی تر لای ئێمە ئەوە شتێکە بۆ بە عادەت. سپاس بە خۆیان مەشتوانیمان هاوکاری بین. من لە حەبی ڤیتامین سیۆ لەگەڵم کوڕای دەستم پێ کردووە. ئەتا گەیشتۆتە ئاستێک ئەتوانی وەک پاڵەوانێک معامەلی لەگەڵ ئێستا گەیشتۆتەوە ئاستی کە وەکو ڕاهێنەر کاکشکار مامەڵە بکە لەگەڵ یاریزانەکانی ترا. بەڵێ. سەر ڕاهێنەریشە لە هەمان کاتە پاڵەوانە ڕاهێنەریشە فێرخوازی سەرەتایەکەیە وەلامان کاکەشکار ڕێنمایەکات و دەستگیر زۆر باشە لای کاکەشکار کاکەشکاریان زۆر زۆر بەخێر بێی سەر چاوان زۆر دڵخۆشین کە ئەمڕۆ تۆ لێرە بەشداری لە پرۆگرامی ڕۆژێکی نوێیە. باسیەوە بۆ بکە هەست چۆن بوو کە بەشداریم پاڵەوانی تێو کرد؟ باسیەوەکەڵی ئیشەڵا لە بەردەوامبوونە حەزی لێ بچێت بۆ دەروی وڵات بەشداری بکات لە پاڵەوانەتی دەروی وڵاتە خۆی لەو ئاستەیە بینێ. اینجا یاری ئێمە وەرزشی ئێمە لە عامە وەرشیەکە ناوی خۆی بە خۆتی لەگەڵ ئاسنا معامەلە ئاکەیت وەرشێکی ڕقە. بەڵام بەس من لە ڕاهێنەرەکەی خۆم و فێر بووم کە ئەبێت لەگەڵ فێرخوازەکانی خۆتان نەرم بیت. زۆر باشە. اینجا لەگەڵ ئەم جۆرە کەسانەیە ئەبێت تەسەڕوفێکی زۆر هێمنانە بکەیت لەگەڵی چونکە ئەمە خۆیان ناسکن
خۆ تا چەند شانازی بەواکەی کە کاکەشکارت پێگەیانەوە لە پاڵەوانەتێکا بەشداری کردووە؟ ئەگەر سادق بم لەگەڵێت لە وڵاتێکە سێرەکەی پاڵەوانێکی نێودەوڵەتی باشی تیا دەرەچێ لەم جۆرە کەسانەشە لە تەواوی عێراق تەنیا کاکەشکاری تیا لەم جۆرە ئیسا لە هەولێر لە سلێمانی چەنە هایتر هەیە ئێنن سەر ستێج بەڵام بەس هیچ یانەکو کاکەشکار نییە تەنسیقی لەش و مەسوولکەکانی و جوابانەوەی واتە لە ماوەی ڕێهێنەرایەتی تۆیە تاکو ئێستا چەند کەست پێگەیان بێ چەند پاڵەوانت پێگەیان بێ ئەکرێت بڵین هەمویان لەلایەک کاکەشکار لە بالفعل کاتە کاکەشکار جێگەی شانازیە بۆ ئێمە ژۆک و پرۆگرامی ڕۆژێکی نوێ کە ئەمڕۆ هاچی بۆ لامان یاخوا دووبارە بەخێبەی سەر و سەرچاو مامۆستا سیستمی خواردن و خەو ئەم بابەتانە چەندە گرنگە بۆ نمە کاکەشکار ئەگەرچی ئێستا پاڵەوانی شەهر لە سەرەتا باسی ئەومان بۆ بکە چۆن توانی سیستمی خواردن و خەو ئەو بابەتانە لای کاکەشکار ڕێککەیتەوە؟ بەڵێ پێشتر کاکەشکار شتەکانی هیچی ڕێک نەبوو بەس ئێستا لەسەر وەرەقە بۆ نووسم تەنانەت خۆی خوشکێکی هەیە دادا هەموو شتێکی بۆ حازرەکە ئەو پرۆگرامی بۆ نووسم یەکەم بە وەرەقەیەک و بە لیستێک لە ماڵەوە هەموو شتەکانی بۆ حازر ئەکەن ئەنجا جێی باسە من بیلێم خۆشی زۆر گوێڕایەڵە تەنانەت شەی وا هەیە ئەگەر کە برسیە بێت لە درانانی وەختە پەیوەندیم پێوە کاڵە قەی ناکە ئەمە بخۆم بەڵێ بێ پرسی خۆم هیچ شتێک ناکە هەر زۆر باشە لە ڕووە تەندروستێکەوە کاکشکار ماوەی 4 ساڵە وەرزشەکات بەڵێ چۆن سوودی بینیوە جگەل لەوەی کە لە شوولارێکی گۆڕاوە و لە پاڵەنتیا بەشداری کردووە لە ڕووە تەندروستێکەوە بەگشتی کە گرفتێکی تەندروستی هەیە تا چەند سوودی بینیوە؟ وەرزشی ئێمە وەرزشیەکە تەنانەت لەسەر تەواوی جەست ئیشەکە تەنانەت ئیشی لەسەر ئەخلاق و مێشک و کردداری ناو بازار و ناو خەڵکیشی تەسیراتی هەیە حەزمە کردی ساگەر بکرێت پرۆگرامێکی تایبەت کرێت لەگەڵ دایکی و باوکی هەم قسانە بکرێت خۆشترە ئینسان جوابانەوە من هەرچۆن بیڵێم لەواچێ مجاملەی تیاابێ بەڵام بەس دایک و باوکی زۆر فەخری پێوەکەن لە مقابلەکانی پێشترە باس کراوە کاکشکار وەکو ئیسپرن وا بە لەشی خۆی پێ ناگیرە باشە کەواتە مامۆستا چەندە گرنگە ڕەنگە زۆر خێزانی تر هەبێت منداڵێکیان هەبێ هەر گرفتێکی تەندروستی هەبێت تر گرفتەکە هەر شتێک بێ ڕەنگەی تر لە ماڵەوە مناڵەکەیان دانابێ و نەچنە دەرە بۆ هیچ شوێنێک ئەوەتانێ هاوشێوی کاکەشکار بێن ڕاهێنان بکەن لە لای بەڕێستان دوجار بێ بە پاڵەوان کە ئێستا جێگەی شانازیە بۆ هەمومان چەندە گرنگە خێزانەکان هاوکارێکی تاوی مناڵەکانیان بن و بە هەمان شێوەز ئێوە ژۆک و ڕاهێنەرەکان بتوانن ئەم منداڵانە ئەم گەنجانە پێ بگەێنن خۆی لە ڕاستیە ئەگەر بێت و دایک و باوکیان هاوکارمان بن نەک من هەموو ڕاهێنەرێ ئەتوانێت بە خۆشحاڵیەوە دەستگیرۆیی بکە بەڵام بەس من ئیسا لە پێنجوان سیانی تیان هێناوە بۆ لای من دانەیەکیان هەر دکتۆر ئیزنیا بوو ناوی کاکە عارشە لە قاعەکەشە ڕسمی هەڵواسیوە لە مباری شاتڕ تەسویری خۆیم پێ ئێستا بە پێی خۆیە چێ بۆ مەکتەب دکتۆر ئیزنیا بوو خۆی خوشکێکی هەیە لە ماڵ و لە جێیە کەوتووە ئەمیش پیان وتبوو ئەگەر کەسێک شکە بن دەستگیرتان بێ هاوکارتان بێت ئەتوانن لەم کارە ساتە نەجاتان بێ باوکی هاو کۆمەڵێ فەحس هەیە پێم وت بۆی کرد لە دوای ئەوە ڕێنمایەکانم پێوت و خۆم لەگەڵ یاچم شتەکانم بۆ کڕی ئێستا سوپاس بۆ خوا لە ناو مناڵە یاریەکە بە پاسکی دێت و ئەڕوا هیچ گرفتێکی نییە لە هەمان کاتە دانەیە تریان بۆیە ناین دایک و باوکی هاوکارم نەبوون هێنایەن لە ماوەی 3 هەفتەیە کەوتە سەرقاچی خۆی تەسویریم پێیە کەوتە سەرقاچی خۆی ئەهات و ئەڕۆی بە پلیکانە ئاهاتوە سەرەوە ئەچووە خواردبیناکە ئێمە سێخاتە ئێستا باوکی تەحەمەڵی نەبوو لەگەڵی ئێستا لە ماڵەوە لە جێیا کەوتووە و بەڵێ باشە مامۆستا پلانی دواتر چییە؟ و ئێوە لە پاڵەوانتێکە بەشداریان کردووە لە پاڵەوانتێکە کاک شکار بەشداری کردووە بۆتە پاڵەوان هەر ئەوەش بوو کە ئێستا ئێمە هێناوانەتە کورسات شانازی پێواکەین کاک شکار دووبارە بۆ دواتر پلانتان چییە؟ هەنگاوی دواتر چێ لەگەڵ کاکشکارە؟ پلانی ئێمە تا کۆم دەقە ئێمە نە پشگیرێکمانێ نە سپۆنسەرێکمانەیە وەرشی ئێمە گرفتی زۆر ئاستەنگ بۆ دروست ئەبێت بە حکمی ئەوەی تۆ ئەبێت پشگیری هەبێت ئێمە پشگیرمان نەبووە تا ئیستا گرفتی مادیمان زۆر بۆ دروستە بێ ئەجا کاکەشکار
خۆی تەماحەکەی ماشەڵا زۆرە باشە مۆحی هەیە بەڵام بەس پشتگیرمان نییە. باشە با بزانین کاکە شکار تۆ پلانت چییە تێ بگەی بە چی؟ کاکەشکار ئێمە لە ڕاستیە ئستا پێشەوە بێن باسی ئەوەیە کرد حەزیە کرد لەگەڵ کاک بافەڵ و کاقوبادە وەکو چاڵنجێکیان لەگەڵا بکە. کاقوباد و کاک بافڵ دەستگیری پاڵپشت و هاوکاری گەنجان و لاوان بوون بە تایبەت جیلیکەن ئەمدام ڕاست ئەگەر بێت و ئەو چاڵنجە قوبوڵکەن حەزەکەم توانەکانی ببینن با بە چاوی خۆیان ببینن بە تەنیا لە پشت کامێرەوە نەبێ دا لە پشت شاشەیەکەوە نەبێ شتێکە ئەیبینن تواناکانی ببینن ئەو کاتە بزانین جوابیان چییە بێ ئێمە شێوادارین چالەنجەکەی قوبوڵ بکەن و دڵنیاشین کە چالەنجەکەی قوبوڵ کرا هاوکاریشی پێشکەشەکرێت و پشتگیری ئەکەن کە لە پاڵەوانیەکانی داهاتوە لە پاڵەوانتی جیهانیە بەشداری لە هەمان کەناڵەکەی جەنابتانەوە بێ شاشە ڕەنگینەکەی جەنابتان و میدیاکانی تریش ئینشەڵا سەرپەرشتی ئامانجی خۆی کاکەشکار بگومان زۆر کەسایەتی قسەیان لەسەر کاکەشکار کردو چونکە وەکو پێشتیش باسمان لێوە کرد کاکەشکار جێگەی شانازیە بوو ئێمە تەنان زۆرێک لە کەناڵەکانی تریش چاپێکەوتن لەگەڵ کاکەشکارە ئەنجام دراوە بۆیە ئێستا زۆر بەڕێز دکتۆر محەممەد خانی قسەی لەسەر کاکەشکاری پاڵەوان کردووە با بزانین بەڕێز دکتۆر محەممەد خانی چۆن باز لە ئەم پاڵەوانە ئاکات. بەڕاستی کاری ئەو مامۆستا بەڕێزە لە پەروەردە و ڕاهێنانی تواناکان و لێهاتوویەکانی ئەو گەنجە ئۆتیزمە تا ئەم ڕادە بەڕاستی شایانی ڕێز و سپاسە. منداڵانی ئۆتیزم منداڵانێکن کە ناتوانن لە پەیوەندیگرتنی کۆمەڵایەتی تەنانەت ناتوانن ڕاستەوخۆ تماشای ناوچاوی داقوباوکی خۆشیان بکەن. ئەم منداڵانە ئەوەندە بێهیوان کە بێهیواییەکەیان ڕوو ئەکاتە دایک و باوکیان زۆر کات. وەک کەسێک تووشی خەسارێکی زۆر قرس بێت و خەمێکی زۆر دایگرت بێت لە سوچێکا و بە تەنیایی کەس ئەکەن و لە تەنیایی خۆیانە خۆشیان گوم ئەکەن. ناتوانن وەرزشە گشتیەکان بکەن و لە وەرزشی تاکە کەسیە ئەگەر سپۆڕێکی دەروونناسی ڕاهێنانیان بۆ بکات سەرکەوتنێکی باشیان لە تاکە کەسیە دەست بکەوێت. بەڵام لە ئەم ڕادەوە کە ئێستا ئەیبینین ئەمە شتێکی ناوازەیە و ئەگەر مامۆستاکە خوێندنی دەروونناسی نەبێ و بە دڵسۆزی و لێهاتووی خۆی ئەو کارەی کرد بێت داهێنانێکی زۆر جوانە و ئەتوانین بێژین ناوازەیە و سپاسی ئەەکەین. داواکارین دایک و باوکانێکە مناڵی ئۆتیزمیان هەیە بێهیوانە بن یەکێ لە ڕێگەکان ڕێگەی وەرزشە. ئەو ڕێگەکانی تر ئەتوانن لە دەروونناسەکان و توێژەرەکان وەرگرن و یارمەتیکاری مناڵەکانیان بن. ئارەزۆی سەرکەوتنی زۆرترەکەم بۆ هەموو خۆشەویستان. بەڵێ دکتۆر محەممەد خانی مامۆستای زانکۆ بەم جۆرە باز لە توانا و لێهاتوویەکانی کاکشکار و دەستخۆشیشی بۆ وەڕێزت هەیە کە بەم جۆرە لەگەڵ کاکشکارە مامەڵاکەیت و چەندین کەسایەتی تر باز لە توانا و لێهاتوویەکانی کاکشکارەکەن. باشە ئەمە تا چەند هاندەرە بۆی کاکشکار بەردەوام بێت. کاکشکار بەو پیشگیری کا دکتۆر کە خۆی تەشریفی هێنابوو زۆر دڵخۆش بوو ئێمەشی دڵخۆش کرد. هەتاکو خۆی وتم بەتەما بم کتێبێک بنووسم خۆی کتێبەکە و ئەکتەرەکە و دەرهێنەرەکە هاتۆتە بەردەستم پێویست بۆ ناکە لەسەری بنووسم. وتم چی بێ ماکرێم هاوکارە بین بەسەر چاو. وتی من تەنانەت مناڵێکی خۆم خەریکی وەرزشکردنە ڕسم و تەسویری پیشان ناموتی من ئەزانم کەسی ئاسایی زۆربەی زۆری ناتوانێت بگاتە ئەم ئاستە جابارە نەخۆشیەک چونکە بۆ نەخۆشەکان ئەنزیمی لەشیان تەواو نییە هەتاوکو ئەنزیمیان ڕێکەکەیتەوە شارەزایەکی و توانایەکی زۆر باشی بێت ئەگەر خۆ لە ئاسی بەرزانە بیت ناتوانیت ئاسی کەسێکی تە بەرزکەیتەوە. زۆر ڕاستە. باشە مامۆستا ئەو ئاستەنگی و گرفتانە چی بوو هاتە بەردەمی مامۆستا ڕێکەوت بۆ ئەوەی کە ئێستا کاکەشکار بێت بەم پاڵەوانی کە هەیە؟ بەڵێ وەکو حرسم کردن کاکەشکار خۆی زۆر گوێڕایەڵی من بووە بەڵام بەز من لە سەرەتاوە چەند دکتۆرێکی هاوڕێم هەیە بێ ڕێنمایی ئەوان و بە هاوکاری ئەوان توانیم گەن یا
سپاسی مامۆستای خۆشەویستمەکەم مامۆستا بەهمان ئەو هاوکارم بووە چەند پرسیارم هەبوو لێم کردو توتی ئابم شێوە بڕۆ لەگەڵی سەر ڕای تەجروبەی خۆم شەرمم نەکردو پرسم کردووە لە دەرگای چەنەها کەسم ماوە پێشتر کاکەشکار تەنانەت بیستنی نەبوو ئێستا بیستنی زۆر باش کراوەتەوە هەتاوەکو سەماعەم بۆ کڕی بوو ئەوانەی کە بینی بوویان ئەزانن چۆن بۆ پێشتر زۆر شت هەیە ئیسا هەرچی کە بڵێ من ناخۆشە بەزەتە سپاس بۆخوا ئێمە لیلا و فیلا لەبەر خوا کردومانە چەنەها کەسی تریژە بێ پێویستی بە هاوکاری و دەستگیریکردن و ڕێنمایی منە بێت من بەسەر چاو هاوکاریە بم بەڵام بەس خۆش وایە سەنتەرێکە بێ بۆ ئەم کەسانە چەند کەسێک هەبێت کەسی شیە و بیکەنە ئەو شوێنە بتوانن خزمەتکەن بە تەنها من لە هۆڵەکەی خۆمە ناتوانم ئەمە مشتە بگەێنم باش لە دوای کاکشکار کەسی تر لە شەردنیە لە ناو پێنجوێ نابێت لە شارەکانی ترەوە پەیوەندیان پێوە کردوون کە کەسێکیان هەبێت لە ڕۆ تەندروستیەکەیەوە باش نەبێت بەڵام بیانوێ لە ڕێی وەرزشەکەیەوە تەندروستی بەرەو باشتر ببن بەڵێ مناڵێکیان هێنا عایلەیەکی بەڕێز بوون لە دەربەنی خانەوە هاتبوون عایلەیەکی تر تورکمان بوون لە کەرکووکەوە ئەویشیان هێنا سوپاس بەخوای سە هەردووکیانە سەقاچی خۆیان و بەردەوامیان زۆر توانای جەستەیان گۆڕاوە هەموو شتەکان کە من کردومە ڕاستە وەرزشە بەڵام بەس لەگەڵ دکتۆرەکانی هاوڕێمە بە تەنسیق لەگەڵ یاچوونە دەپێشەوە وەکو هەستێکی خۆشە مامەڵەکردن لەگەڵ ئەو کەسانەیە کە پێویستیان بەتۆیە بڕا قەناعەتە هەبێ وەکو وایەکێک لە مردن ڕزگارکەیت تۆ خۆت بەدەستی خۆی کێ لە مردن ڕزگارکەیت و بیکێتە سەر قاچی خۆی بۆ تۆ چەند بۆ عایلەکە چەند نەخۆشە بۆ تۆشە و نەخۆشە باشە کاتە مامۆستاجگەلەوەی ئەو کەسانی کە ئەگەر هەر گرفتێکی تەندروستیان هەبێت ئەبن بە خاوەنی جستەیەکی ڕێک و جوان لەگەڵ ئەوەشە لە ڕۆی دەرونی و کۆمەڵە گرفتی تەندروستی کەشیانە بۆ بابەتانە سوودی لێ وەرەگرن بەڵێ ئیسا نمونە زۆرە بیانەوە ئێمە چەنەها هاوڕێی خۆم کە ڕاهێنەرن هاتوونەتەم کەناڵە خۆشەویستی بەڕێستانەوە باسییان کردووە ئیسا من ئەگەر شتێتر بڵێم لەوە ئەچێ نەتوانم حەقی خۆی پێ بم باش بەڵام بەڵێ هەر کەسێک ئاستەنگێکی ژیانی دەرونیشی هەبێت ئەتوانێت لە ڕێی وەرزشەکەی ئێمەوە تێپەڕێنێ وەرزشی ئێمە لە ڕۆژێکا بوو کە دروست بووە تەنانەت پرۆفیسۆرەکان و دکتۆرەکان ڕەخنەیان لێگرتووە ئێستا دکتۆرەکان خوانینە ناو وەرزشەکەەوە ئیسفادەی لێ ئەبینن یا کۆمەڵێک گرفتیان بۆ دروستە بێت لە ڕووی تەندروستیەوە کە چارەسەرەکەیان لە ئەوان ئەستەنگیان بۆ دروستەکە ئێنە نەهۆڵە وەرشەکانی ئێمەوە یاری ئێمە یارێکی وەکو عەرزمکردن ڕقە بەڵام بەس ئێمە فێر بووی نەرمونیان بین لەگەڵیان ئەوەی ئەگەر ئێمە هاوکە دکتۆرە بەڕێزەکان هاوکارمان بن ئێمە ئەتوانین زۆر شت هەیە گۆڕانکاری دروستکەین دەستە خۆش بێت لە کۆتاییات شتێکت ما بێت ئاماژی پێ بەیدیان پەیامێکت هەبێت بۆ ئەو کەسانی وەکو کاکشکارن بەڵام لە ماڵەوە دانیشت بێتن و خێزانەکانیان لە ماڵەوە دایان نابێتن نیان بەنە سنتەرێک تایبەت بە ڕاهێنان یان بیهێنە هۆڵێک وەکو هۆڵی بەڕێزت کە ڕاهێنانی وەرزشی تیاکرێت بەڵێ ئەگەر ئێمە سنتەرێکە بێت چەند کەسێکی شارەزا بکرێ بە چاودێریشمان بەسەرۆدانرێت ئێمە ئەتوانین هاوکار بین بەڵام بەس دە هۆڵەکانی خۆمانە ئەبێ خانەوادی خۆیان هاوکارمان بن چونکە بەتەنیا ئێمە ناتوانین ئێمە چەنەها فێرخوازمانێ ئێمە ناتوانین بە دو فێرخازۆکە و بۆستین و حەقی خۆی بینێ ئەبێ خانەوادی خۆیان هاوکارمان بن دەستە خۆش بەچی بکاکشکارەڵی هیوای بەردەوامی و سەرکەوتنی زیاتری بووە خوازم ئەو خۆشەویستیی من و کاکەشکار بوو یەکەمانە هیوادارین کاکەشکار بێنێتە لوتکە وا لێکتان نەکات بۆ یەک بمێنن دەستی تۆ خۆش بێت دەستان خۆش بێت سپاس بۆ ئێوە ماندوو نەبن دەست خۆش کاکەشکار بێت کاکشکار پاڵەوانێکی ئازیزی دوواجێ شانازی بۆ ئێمە زۆر زۆر خۆش بێت زۆر خۆشحاڵ بن کە ئەمڕۆ لێرە لەگەڵمان زۆر بەخێر بێت زۆر زۆر خۆشحاڵ بێت دەست خۆش